ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 320 82 00 یاخود 053 320 54 57 پەیوەندی پێ بکەن و ئەویش وەڵامتان باتەوە. بەرلەوەی کە بڕۆمە لای پزیشکەکەم پێم خۆشە باس لەوە بکەم کە دەستگای خێرخوازی مام لە سۆنگەی بەرپرسیارەتی هەستکردن بە بەرپرسیارەتی وەک هاوکاری بۆ هاوڵاتیان کە بەردەوام هاوکاری هاوڵاتیانی کردو هەستاوت بە ڕێگەیەکی دیکە کە ئەویش ژمارەیەک پزیشکی پسپۆر کۆبوونەتەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە بە واتساپ لە کاتژمێر 9 بەیانی هەتاکو 4 ئەوارە هەر پرسیارێک ئێوەی هاوڵاتی ئەگەر ئەتانەوێت ئاراستی ئەم پزیشکانەی بکەن ئەوان ڕاستەوخۆ لە ڕێگەی واتساپەوە وەڵامی ئێوە ئەدەنەوە هەر پرسیارە کە ئێوە ئاراستیانکەن وەکوتم لە کاتژمێر 9 هەتا کاتژمێر 4 ئێوارە و لەگەڵ ئەوەشدا ئێواران هەر لە پرۆگرامی باپەبەند بین ئەو پزیشکانە بانگشتی ستۆدیۆ دەکەین و هەر پرسیارێکتان هەبێت لە چوارچەوەی پسپۆڕێکی خۆیاندا دەتوانن ئاراستیان بکەن و ئەوانیش ڕاستەخۆ وەڵامتان بنەوە و پێم خۆشە باس لەوەش بکەم کە دوو پزیشکی سپەی ئێوارە کە ئەکاتە پرۆگرامی سپینمان لە پرۆگرامی باپەبەند بین دکتۆر ژیان خەلیلە پسپۆری نەخۆشیەکانی مامکە یەکێکی دیکە لە پزیشکەکان دکتۆر گۆڕان محەممەد محێدینە ببورن پسپۆڕی هەنای و دڵە کە سپی ئێوار لێرا بێت و ئێوەش ئەتوانن کە لەگەڵمانە بن و تاکو پرسیارەکانی خۆتان ئاراستیان بکەن و ئەوانیش وەڵامتان بنەوە دەچینە لای ناوبڕێکی کورت و لەگەڵتانە بەرداوامە بین. دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ بە هاوکاری ژمارێک پزیشکی پسپۆڕ ڕدەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاتژمێر 9 بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام. دووبارە سڵاتان لەبێت ئەو پزیشکە بەڕێزانی کە لەسەر شاشەکە بینیتان ژمارەیان لەسەر بوو هەموو ئەو پزیشکانن کە لە گروپی واتساپەوە هەیە کە ئێوەی ئازیز ئەتوانن لە کاتژمێرنەوە هەتا 4 ئێوارە پەیوەندیان پێ بکەن و تا ئەوانیش وەڵامتان بنەوە. دەچمە لای دکتۆرەکەی خۆمان کەم ئێوارە لە ستۆدیۆ لە لامان میوانە ئەوش دکتۆر گۆران محەممەدە پسپۆڕی نەخۆشەکانی منداڵانە کەم ئێوارە لەسەر نەخۆشەکانی مناڵان قسە دەکەین و ئێوەی ئازیزیش ئەگەرتانەوێت پەیوەندیمان پێ بکەن و پرسیارەکانتان ئاڕاستی دکتۆر گۆران بکەن دەتوانن لە ڕێگەی ژمارەکانی 053 320 82 00 053 320 54 57 کە لەسەر شاشەکەش هەیە پەیوەندیمان پێ بکەن و چاوەڕێی پەیوەندیەکانی ئەوەین و تاکو ئێمەش وەڵامتان بینەوە. دکتۆر گۆران زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادە سپاس بۆ چاوەکە من. زۆر سپاس. بەردەوەی کە بڕۆینە لای
باسەکانی خۆمان پێم خۆشە ڕای تۆ بزانم لەسەر ئەو گروپی کە دروست کراوە دەستگای مرۆیی مام دروستیان کردو ئەو کۆمەڵە پزیشکە بەڕێزە کە لەگەڵ ئەرکەکانی خۆیاندا ڕۆژانە کاتەکانی خۆشیان لە ڕێگەی پەیوەندیەکانەوە بۆ هاوڵاتیان یاخود بۆ نەخۆشەکان تەرخان دەکەن و وەڵامیان دەدەنەوە. فرێکی زۆر باشە بەڕاستی من دەستخۆشیان لێکم چکە بەڕاستی ئەم زڵفێکی ئێستا هاتوۆتە پێشەوە زڵفێکی نەخوازراوە هیچ کەسێک بە خۆشی خۆی نەبووە یعنی لەبەرەوە پێویستەکە کە ئێمەش هەر چۆنێک توانین خۆمان بخەنێ گەڕ و هاوکاری و خەڵکانە بکەین کە لە ئێستا لە ماڵەوە ناتوانن بە هەر سەبەبێک ببێنە دەرەوە چکە تا ڕێگەی هاتوچۆ گیراوە هیچ شوێنێک نەماوەکو دەواموانە و زیاتر دکتۆر و کارمەند و وەزارەتی سەحا و هەمووی سەرقاڵە بە نەخۆشی کۆرۆناوە کۆمەڵە نەخۆشی زۆری تر هەیە کە لە پشتی نەخۆشی کۆرۆناوە کە هەر وجودی هەبووە بەڵام خەڵک هەر گرفتارە بەدەستیەوە پێویستەکە کە ئێمە ئاگاداری ئەو جۆرە نەخۆشانەش بین من دەستخۆشیان لێکم بەڕاستی شتێکی زۆر باشیان کردووە هەرچەند لەوانەیە پێش ئەوەی کە ئێوە ئەم فکرێدانە دکتۆرەکان هەر کەم تەرخەمیان نەکرد بێت لە مۆزوعەکە کارمەندەکان کەم تەرخەمیان نەکرد بێ من بەش بە حاڵی خۆم وەکو خۆم کە هینیشم نەبووە کلینیکم نەبووە یا ئەگەر دەوامم هەوو بێ دەوامەکەی خۆم کردو بەڵام بەردەوام لە ڕێگەی تەلەفۆنەوە هاوکاری خەڵکم کردووە لەگەڵەوەشدا وجودت لێرە ئامادەیت لێرە کە ڕاستەوخۆ لەگەڵمانە بیت بۆ ماوەی کاتژمێرێک وەڵامی پەیوەندیەکانی هاوڵاتیان دەدەیتەوە ئەوە بۆ خۆی زۆری دکتۆرەکانی هاوڕێمانیا کارمەندەکانیش هەر هەمویان من متأكدم کە بەدەر ئێستا چکە ئێوە لەو دەستگا لەو فکریاکە داتان ناوە مجموعەیەک دکتۆرە لەخوا بەزای بە سلێمانێ عدەدی دکتۆری زۆرە کە من تاکیدم هەر هەمویان بە شێوازێک لە شێوازەکان بە گروپی جیاواز بە شێوازی جیاواز هاوکاری خەڵکیان کردووە بەڕاستی لە ئێستا ئەتوانین بڵین کە کارمەندان و دکتۆرانی دەستگای هەموو دەستگای تەندروستیەکان لە ئێستەیە پێشمەرگە ئاسا لە پێشی پێشەوەی جەنگەکەیان زۆر هاوکاری خەڵکەکەن سنگی خۆیان ناوە بەم دوژمنە نەبینراوە کە بە چاو نابینێ بەس تەنها ئەوە هەیە تۆ ئەتوانیت تەعاملی لەگەڵا بکەیت و بەرەنگاری ببیتەوە لەبەرەوە دەستخۆشیە لە هەموو کەسێکەکەم کە هاوکاری خەڵک بکە لەم زڵفە نەخوازراوە بەڕاستی. زۆر باشە دکتۆر گۆران دەچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنیمان دایکی مەلیکمان لەگەڵە لە سلێمانیەوە دایکی مەلیک ئێوارەت باش ئێوارەتان باش ڕێزەکان زۆر سپاس دایکی مەلیک فەرموو چی پرسیارێکت هەیە زۆر سپاس بەخێراتی کاری سۆدیژەکەم زۆر سپاس وەڵای پرسیارێکمێ بێ زەحمەت من کوڕەکەم چۆتە دەمانەوە جا بێ بکوتیایە ئیتر ظروفەکەش ئاوایە ئایا خراب نییە بۆی زۆر باشە زۆر باشە دایکی مەلیک بەڵێ هەر ئەو دەستخۆشیتان دەمانگە تەمەنی مناڵەکەی بەڵێ زۆر باشە دایکی مەلیک وەڵامت هەیە تۆ دکتۆر گۆران دەچینە لای کاکێمن لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەم کاتەی تۆش باش کاکێمن فەرموو کاکێمن ئێمە گوێمان لە تۆیە کاکێمن گوێت لە ئێمەیە دیارە پەیوەندیەکەی پسڕا کاکێمن بچینە لای پرسیارەکەی دایکی مەلیک بەنسبەت ئەو مناڵانی کە فعلا بەبوونی ئەم ئەوە کوتانەکان زۆربەی زۆری وەستێنراوە بەڵام لە هەفتەی پێشوا بۆ وەزیری تەندروستی ئیعلانی کرد کە بەم زوانە بەشێکی زۆری لە کوتانەکان ئەکرێتەوە بۆ مناڵانی کە تا ئێستا کوتانیان بۆ نەکردووە دەستخۆشیان لێکین بەڕاستی کوتانیێکە لە ڕێگە هەرە باشەکان بۆ پارێزگاری لە منداڵ ئەوە تا لە ئێستێشا لە مۆزوعی کۆرۆنایە شتێکی وا بڵاو بۆتەوە کە یەکێک لەو کوتانانەی کە بە کوتانی سیل بە ناوبانگە پێوتێ کوتانی BCG بەرگریکارێکی باشە بۆ ئەم نەخۆشی کۆرۆنایە لەبەرەوە کاتە بۆمان دەرکرد کە کوتان شتێک نییە لەو شتانی کە ئێمال بکرێ وازی لێ بێنرێ فکرێکی وا هەیە کە لە بتوانن ڕێوشێنێکی بۆ دابرین کە کوتانەکان دەست پێ بکاتەوە ئەمە یەک دوو هەمیش بەنسبەت دایکی مەلیکەوە کەوتی مناڵەکەم تەمەنی دەمانگە خۆی عادەتەن مناڵ آخر کوتانی لە تەمەنی نۆمانگیە ئەبێ کە کوتانێکە پێوتێ کوتان دژی سوورێژە میزڵسی پێوترێ ئیتر کوتانی نابێ هەتاوەکو ساڵێک و سێ مانگ لەم حاڵەتی کە ئەم بۆی هاتووە کە ئێستا بەوەنی ئەم زۆر ئەگەر کوتانێکی دواکەوت پێشتێکی ئاساییە چون عادەتەن ئەگەر کوتان دوا بکەوێت ئێمە بینێکمان هەیە بەنامێکمان هەیە پێوتێ کاچەپسکی و چۆڵ یعنی ئەتوانیت کوتانەکانی لە نزیکترین کاتە ئەو کاتی کە بڵێن هی نەکرێتەوە کە وەزعەکە باشە بێتەوە کانە کوتانەکەی بۆ بکرێت لەبەرەوە لە ئێستا ئاسایە بە خۆی قەلق نەکات ئەو کاتی کە داوام وشت کرا شتەکان ڕێکوپێک بووەوە ئەو کاتە توانێت کوتانەکەی بۆ بکاتەوە زۆر کێشێکی وای نابێت زۆر باشە ئەش توانێت وەکو باسمان کرد ئەگەر هاتوو داوام وشت کرایەوە ئەتوانێت پرسیارێ بکات لە هەر ڕێگەیەک ئەگەر توانێت کوتانێکی بۆ بکات و نزیکترین کاتە باشە دەچینە لای دایکی هەریات لە تەکیۆ لەگەڵمانە دایکی هەریات ئێوارەت باش واری خۆدار بەڕێزم زۆر سپاس ئەمای بەڕێزم کوڕێکم هەیە 5 ساڵە
بەڵێ پینا وەرزیدستانەوە قورد ویلایەتی زۆر ئاوسێت تەنە عیلاشی بۆ بەکارهێنن پارەی قورگی ئاوسێت یعنی لەگەڵیش تاوشتی هەیە یا هەر چۆنیە؟ وڵات تاوی ئاوە کاوتر زۆر بێ حاڵەکە هیچ ناو تای هەیە؟ تای هەیە زۆر باشە زۆر باشە وەڵام بدەیاتە دایکی هەیە بم بۆ لای دکتۆر بەڕێزم ئەڵێمە نەوزەتێن نییە ئینتیاب کاتێ وای لێکا یەک لایەکشی وایە بڵامەت ئەیاتەوە دایکی هەریات باشە بەڕێز دەچینە لای کاکێ من لە سلێمانیۆ لەگەڵمانە کاکێ من ئەم کارەتان باش ببوورە تەلەفۆنەکە داخرایەوە کێشانیە کاکێ من فەرمون وڵی مناڵەکەم 3 مانگە غودەی هەیە پاشا بڵێن لە 12 مانگ آخر فەحسمان بۆ کردووە 1.82 لە 12.50 دابەزی بۆ ئەوە حەبی 25 میلیگرامەخوا کە دکتۆر خۆیزانە سعرە قسیم ئەنجا من مەبەستم لەوەیە ئێستا ئەمە لەو فترەوە هیمان بۆ نەکردووە فحصمان بۆ نەکردووە ئەمێ بزانم ئایا زۆرتر داوەزەی کێشە دروست ناکەوە من بەردەوام لەسەر عیلاجەکەی دکتۆرش پرسیارێکی هەیە بۆ ڕوونکردنی زیاتری بەبێگەر زۆر باشە کاگە من وەڵامەتێتەوە سەرەتا با بچینە لای دایکی هەریات کە باسی لەوەی کرد لایەکی قورگی مناڵەکەی ئاوسێت بەنسبەت ئەوەی دایکی هەریاتەوە کە باسیەکە يعني براستي أوصاني خرج إلا بينينك قرار إياك فعلا حالتك حالتي لو زتنا يا جاري واشي لين لا يخرج لو منطقة اللي مفقرية معن هي زور شوني تلمان هيك لو أنا بأوصي يعني دايم عادة تباش الدكتور تأكيد كاتب وموضوعات كشيء إما لوايا خلقي إما زور بكاتة لا كولانا كان اشتكرت لم حالتانية زور بيكات انتباهاتي بكارينه يعني بكارهناني ام انتباهاتي كان هم كيشيك بشيكي زوري لكيش كان هو دستكاكا مناعنا هيلته ومناعي او مناعه ضعيفه بشيكي تري والي كاكا ام ميكروب بردامي شواز خوي بكره خوي تقويه زياتر يعني خوي بقوترك ويزال بس ام انتباهاتي كان لبرو وعمليات كوردور او انتباهاتي كان كم جار بيوتي ختيه كم يافيته فيرست لاين كبكاري هني نوردود امانه اهميتها يعني من نتوان ظالم بس الميكروبك برأي من بدايتي هريات باشين حل اويك تو دكتورك تاكيد اللي بكاتوا كايه اوصافك اللي وزتني اياها حالتي كده دوهمش اجرهاتهم من علاقات برسالهم لك وتي تاي هي جاري وهي تاي لقلايا دايم باشترين حالة بو علاج منال باشتواتو كان روجك چاوەڕێبکی بەشتی تا بەکار بێنیت یعنی بۆ منە پاراستۆڵ یا هەر موادێکی تر کە تادا ببڕزێنێ بەکاری بهێنی هەتاوەکو ئەگەیتە لای دکتۆرێک عادەتەن زۆری ئەمانە ڤایرۆسن بەدل لە ڤایرۆسێکی ئێستا خۆمان پێڵێن باوە کۆرۆنا بۆ منە ڤایرۆسی ترمان زۆر هەیە کە ئەمانە عادەتەن سوور خۆیان تەواوەکەن و بەڵێ لە هەموو وەرزەکانە هەیە سوور خۆیان تەواوەکەن و کۆتایی پێت نەخۆشیەکە تۆ تەنها ئەتوانێ و عیلاجانە بۆ نەخۆشەکەت بکەیت کە پێویستی پێێتی یعنی بۆ منە ئەگەر هاتوو تای هەبوو بەشتی تای بۆ بەکاربێنی هەڵامەتی هەبوو لەگەڵ شتێکی هەڵامەت بەکاربێنی هەتا سێ ڕۆژێک لەسەری بوەستی ئەنجا دوای سێ ڕۆژەکە ئەگەر پێشنەکە ئەنجا بچیت لای دکتۆرەکە بۆی قەراری لەسەر بە بەکارهێنانی ئەنتیبایۆتیک لە خۆتەوە یا بە قەراری یەکێکە لەوانەیە معلوماتێکی کاملی نەبێت لەسەر مۆزوعەکە کێشت بۆ مناڵەکە دروستەکە بەر لەوەی بچینە لای ئەوەی کە وەڵامی کاگەم بیتەوە دەچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنی دیکەمان کە کاک چیاوانمان لەگەڵا لە ڕانیەوە چیاوان خانیان کاک چیاوان خان باڵێ سڵاوت لێبێ دکتۆری شتەی هەناوشتی زوان پرسیاری بکەی باز بچەند گیان تێنەگەشتین ببوورە وتم دەتوانی پرسیاری هەناوشتی لەم دکتۆرە بەڕێزە بکەیت ئەگەر تەمەنی مناڵان بێ بۆ چینە ئەگەر تەمەنی منداڵان بێت ئاساییە ناوڵای مناڵان نییە ئەبێت پرسیارکە ئازام سبێنێ دکتۆرێکتانێ دکتۆر گۆرام حێدی سبێنێ دکتۆرە گۆرام حێدی مەلە پسپۆڕی هەناوی و دڵ سبێنێ پەیوەندی پێ بکات ئەوش بتوانێت وەڵامی پرسیارەکەت باتەوە زۆر سپاس بۆ تۆش دەچینە لای کاک سالار لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاک سالار باشی زۆر سپاس خواز ئەحمە نەبێ بۆ دکتۆرە بەڕێزەکەت پرسیارێکم هەیە فەرموون من مناڵێکم هەیە لە تەمەنی 1 ساڵ و نیوە سەرحی لەگەڵا بووە ئێستا گەیشتۆتە 20 ساڵ زانیاری لەسەری هەیە بەڕێزی کێشەکەت چێ کاک سالار وڵی تا ئێستا سەعاکەی بەردەوامە سەعاکەی لێنە تەواو نابێ فەرە بەڵێ زۆر باش کاک سالار عیلاجی بەردەوام بەکارێنی وانە عیلاجی دکتۆر بەردەوام هەیە عیلاجەکانیشی زۆرە کەم نییە ئەی خۆی مناڵەکە شەل دەما خۆشت نییە نەوەڵا هەموو شتێکیشی باشە بەڵێ چ دکتۆرێک متابعەتەکە دکتۆر دیار نەجیب بەڵێ ئێستا باشە وەزی کۆنترۆڵە بەخوا دکتۆر جارجار بۆی دێ و جارجار کۆنترۆڵە یعنی بۆ نمونە چەندێک بووی نایەت
بەجارە دکتۆر جاری وایە بۆی دێ و جاری وای هەفتەیە بووینە آخر هەفتە نابێت ئەی چ دەرمانێکی بۆ بەکارێنی تکریتۆڵ و کیپرا کیپرا و تکریتۆڵش هەردووشیان بە هەردووکیشان کۆنترۆڵ نابێت هەموو گیانی ئەگرێتەوە کە سەرعەکە بۆیە یا لایەکی جسمی ئەگرێتەوە لایەکێکەوە بەس ئەکەوێت دکتۆر یەکسەر بە هەرزاگەی ئەوە نییە بڵێن بۆ یعنی یەکەم جار لایەکی دەست پێکە و دوای مناوەکە لە هۆش خۆیت چە بەڵێ یەکسەر ئەگە بەپێوە بێکەوێتە سەر عادەت زۆر باشە وەڵاهی بەپیتوانە هەوڵێم جوابت بەمەوە هاوکاری بکەم دەستان خۆش بەت خۆشە جارە وەڵامی ئەوەی تونجا بچینە لای پرسیارێکی کاکێ من وەڵامی ئەم بەڕێز ئەگەرەتوانیت زۆر باشە بەنسبەت کاکسەلاری ناو بوو ئەم وتی مناڵەکەم لە تەمەنی 1 ساڵی و ئێستا تەمەنی 20 ساڵە سەرعی هەیە مۆزوعی سەرع ینی مۆزوعێکی فراوانە بەڕاستی دیارە ئەم حاڵتی کە ئەم باسیەکە خۆی عادەتەن ئێمە 2 ساڵ دانین بۆ هەچ مناڵەکە ئەگەر سەرعی گرت لە مودەی ئەو 2 ساڵەیە ئایا کۆنترۆڵ بە کۆنترۆڵ نابێت ئەگەر هاتوو لە مودەی ئەو 2 ساڵەیە هیچ حاڵەتەکەی بۆ نەهاتەوە هیچ حاڵەتەکەی بۆ نەهاتەوە لەسەر کۆمەڵی ئەساسیات چکە کۆمەڵێک نەخۆشی تر هەیە کە هەر ناتوانین دەرمانەکەی بوەستێنین بۆ نمونەگەشە لە ماخێکی قورسی لەگەڵا بێ یان نوعیەتی سەرعەکان فەرقەکە ئەتوانین لە دوای 2 ساڵ ئەگەر هیچی بۆ نەهاتبێت تەختیتی بۆ بکەین و بیوەستین بەس دیارە حاڵتەکەی کاکسەر حاڵتە قورسەکانە چکە وەکو باسی شێکە لە قسەکانیە 2 نوع دەرمان بەکارێنە کە پێوتێ کیپرا و تیگریتۆڵ کە هەردووکیان بۆ سەرع بەکاری و حاڵتەکەیشی لەو نوعانەیە کە یەکەم جار لایەکی ئەگرێت و دوایی وردەوە دەهین هەموو جسمی ئەگرێتەوە ڕێی من وایە کە ئەمە ئەبێ هەر متابعی دکتۆرەکەی خۆی بکات و جاری وایە لەوانەیە پێویستکە بە گۆڕینی دەرمانەکان چکە لەوانەیە بەم دەرمانە کۆنترۆڵ نەبێ بە دەرمانێکی تر کۆنترۆڵ بێت چکۆکو کاکسالەر باسیەکەڵە هەفتەی جارێک بوویێتەوە ئێمە ئەمانەوێت هەر کەسێک کە خستمانە سەر دەرمان مەگەر حاڵتێکی نەخوازرایی بۆ بێت تایەکی هەبێ یا دەرمانەکەی نەخوارد بە ئەبینە ئەبێ بووی نێتەوە سەرعەکەی بۆ نێتەوە چکە لە هەموو حاڵتێکە کە سەرعی بۆ هاتەوە ترسی ئەوە هەیە کە ئەم ناڵە لەوانەیە بخنکێ بمرێ لە ئەنجامی سەرعەکەەوە لەبەرەوە پێویستەکە سەردانی دکتۆرەکەی کاتەوە لەوانەیە پێویستکە بە گۆڕین دەرمانەکان پێویستکە بە زیادکردنی جورعەکەی لەوانەیە پێویستی بە فحوساتی زیاتر هەبێت چکە ئێمە لەم حاڵتانی کە ئەم باسێک ئاڵێ لایەکێگرێتەوە زۆربەی و حاڵتانە پێویستمان بۆ هەیە کە ئەشعی ڕەنینی بۆ بگرین ئەشعی مغناطیسی بۆ بگرین بۆ یوزین ئایا هیچ خەلێلی لە مێشکیا هەیە بەڕاستی تەفاسیلەکانی زۆری پێویستەوە کو باسیشکە حاڵتەی دوو درێژە بێگومان عیلاجی ئەم هەر بەتەنها بە بەردەوامی متابعەت سەردانی پزیشک بکات و چاودێری پزیشک بکات کاک هێمن باسیەوەی کە مناڵەکەی خودی بەنسبەت کاک هێمنەوە کە باسی خودی کرد مناڵەکەی خودی نەقسی هەیە چکۆکو باسی کرد وتی یەکەم جا کە فەحسمان بۆ کردو 12 بۆ ئەمە پێیانەوتێ خودەکانیان تەممەڵە یان نەقسی هەیە 25 میلیگرامی تایرۆکسینیان بۆ داناوە وتی ئێستا دەرجەکە هاتووە سەر 1.8 دەرجەکەی خراپ نیە هیچ کێشەیەکی نییە با لەسەر عیلاجەکانی خۆی بەردەوام بێت ئەگەر بێت تو خۆی دایم عادەتەن هینێک نووسراوە نسبەتێکی طبیعی نووسراوە لەسەر ئەو فحسێکی ئەیکیت ئەگەر هاتوو لە خوارەکەەوە نەبێ هیچ مشکلەیەکی نییە با بەردەوام بێ هەتاوکە ئەو کاتی ئەم زۆرفە باش ئەبێتەوە شڵار باش ئەبێتەوە ئەو کاتە توانێت متابعی دکتۆرەکەی خۆی بکاتەوە بەڵام بۆ ئێستا بە هیچ شێوەیەک نەیوەستێنە کەمی نەکاتەوە چکە 25 میلیگرامەکە ئیتر هەرە کەمەکەیەتی لۆ کەمتر ناتوانین بەکاری بێن بۆ تەمەنێەوە دکتۆر گۆران پەیوەندیکی تەلەفۆنیتی کەمان لەگەڵایە ئەوە وەرەگرین و پاشانە چینە سەر پرسیارەکانی خۆمان کاک ئەبووبەکرمان لەگەڵا لە ڕانیەوە کاک ئەبووبەکر ئێوارەت باش زۆر سپاس فەرموون پرسیارەکەت بکەم وەڵاهی منداڵێکمان هەیە تەمەنی 3 ساڵە تقریبا لە سێمانگیەوە تووشی نەخۆشێک بوو بڵین تۆزێک تای هەیە گرێ و شیواشی لە بن قورگی بێ لە لی بێت جاگرەکان دەتەقن و زەراعەتیان لێ دێ یعنی دکتۆریش نەماوە پێی نەکەم تەمەنی چەند کاک ئەبووبەکر وەڵاهی تەمەن بۆ 3 ساڵ دەڕوە 3 ساڵە ڕوا گەشەشتی باشە مناڵەکە والله هەتا ئێستا وەزنی 11 کیلۆ تەواو نییە 10 کیلۆ 700 یعنی کێشیشی کەمە بەڵێ گرێکان وت دوای ئەوە بێ بە ئیلتیهابات وانە بەڵێ دەبێت بە ئیلتیهابات و دەتەقن هەتا ئێستا چوار عەمەلیاتم بۆ کردو هەر دەری دێن و دانەیەک دەردێن و دانێک تر دروست دەکاتەوە زۆر باشە ئارەکەشی زۆرە زۆر باش باش زۆر باش وەڵامەدرێتەوە کاک ئەبووبەکر دەچینە لای پەیوەندێکی دیکەمان ڕێژنەمان لەگەڵە لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش ڕێژنەخانی ئێوارەت باش فەرموو مناڵ ساڵم هەیە کەنانە ڕێژنەخان پرسیارەکەت وازەح نیە ئەگەر یەک تۆزێگە هات ڕوون نەبوو لە لایەمان دووبارەیەکێتە بە زەحمەت مناڵێکی ساڵمان زۆربەی کابڵێ کمێشێ کەنانە تەمەنی چەندە؟ 6 ساڵە 6 لە دوای ناخواردنەکە ناڕشێتەوە ڕێژنەخە؟ ناڕشێتەوە دایمەن بەس کمێشێت ئەی خواردنی چۆنە بەعام؟ وەڵا زۆر کەم خۆرە زۆر کەم خۆشە ئەی کە خواردنە؟ زۆر تووشی کەتا ئەبێ
کە خواردن ئەخوات یەکسەر ئەڕوا بۆ تەوالێت نا هێڵن جوشتیش نایە لەسەر خواردن بە هەموو خواردنەوەیە یا نوعێتی خواردن زۆر بێکاردوێ باش زۆر باش وەڵام عفو چۆن بۆنی قورگی هەیە لە بێجگە لە بەیانیان کاتی تر هەستەکەی بۆنی ناودەمی هەیە زۆر باش زۆر باشە وەڵام دێتەوە ڕێژنەخان دەچینە لای سنوورخان لە هەڵەبجەوە لەگەڵمانە دیارە پەیوەندیەکانمان زۆرە سنوورخان سنوورخان گوێت لە ئێمەیە ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکە و لە تەلەفۆنەکەەوە گوێت لە ئێمە بێ زۆر باشە بێ باسی بەڕێزم زۆر سپاس سنوورخان بەخێراتنی و دکتۆرە بەڕێزە دەکەم زۆر سپاس وڵایی دوو پرسیارم هەبوو خوشکێکم تووشی غودە هاتووە بەس زۆر بێهێزە تەمەنی چەنە؟ باشەوە تەمەنی چەنە سنوورخان؟ تەمەنی 16 ساڵ ئەبێت غودەکەی تەمەڵە یا غودەکەی زۆرە؟ غودەکەی تەمەڵە بە زۆر بێزاری ئەکەیان بێزاربوونەکەی جارێ بێهێزە بێت چەندکە نەفەس ئەبێت لەگەڵ یایتر بێتاقەتی ئەکا بەڵێ فەحسەکەی چەند دەرچووە فەحسی غودەکەی؟ فەحسەکەی چەند دەرچووە؟ چەند دەرچووە یعنی نسبەتەکەی چەند؟ زۆر بەرزە وڵای ڕێژەکەی نازانم بەس بەرزە بەڵێ بەڵێ زۆر باش پرسیارێکی تریشم هەبوو بەڵێ دایکم تووشی زەختی چاو هاتووە ئاوی ڕەش کەوتووە سنوورخان دکتۆر گۆران پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە ئەگەر ڕۆژانی کە پزیشکی دیکەمان بان کرد ئەتوانن پرسیارەکانتان ئاڕاستی ئەوکەن تەنها ئەمڕۆ ئەو ئەتوانێت لە چوارچێوەی نەخۆشیەکانی مناڵ وەڵامتان بەسەر چا چاوەڕێ وەڵام بە دەچینە لای کاکاروان لە هەولێرۆ لەگەڵمانە کاکاروان کاکاروان دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکە بێ زەحمەت گوێت لە ئێمەیە کاکاروان ئێوارەت باش زۆر سپاس فەرموو کاکاروان چی پرسیارێکت هەیە دکتۆر زعما نەبی ئەمە کوڕەکمان 12 ساڵە 5 ساڵە ئەوەی تووشی سەرعی بۆ لە ترسی براکەتە دوی 5 سیارەوە بخۆشکەتە 5 سیارەکە هەڕن و ئیستا پشتیوای لێدا ئەو گەشتکەی یعنی 9 ڕۆژی پاشتر تووشی گەشتکەی بوو ئێستاش ئەوەی دەخوا بردیدمانەکەم دکتۆری 5 ساڵە تقریبا عەبی 400 کیلۆ دانایی سەرعی ڕۆژێ 2 عەبی دەخوا تەمەنی چەنە؟ تەمەنی 12 ساڵە 12 ساڵە و لە 5 ساڵەوەی لێ هاتووە 5 ساڵە سەرعی هەیە کێشە چیە؟ کێشەکەی چیە کاکاروان؟ ئەلۆ کاکاروان گوێت لە ئێمە کێشەکەی چییە؟ نەخۆشەکەتان کێشکەی لە ترسیوەی لێ هاتی ئێستا دکتۆر عەبی 400 کیلۆ دانایە ڕۆژێ 2 عەبی 400 دەخواست پەینان و ئێوارە بەڵێ ئەجە نازانێت چی لێ بکەین باش هەردوو لای کارەبایە هەردوو لای ئەوەل یەک لای کارەبا بوو ئێستا هەردوو لای زۆر باش زۆر باشە کاکاروان وەڵام دێتەوە زۆر باشە بچینە لای پرسیارەکە بیرماوە پرسیارەکە کاگە بوو بەکە حەزگی لە کاکاروانەوە دەست پێکەین کاکاروان زۆر ئیشارەتی نییە بۆی کە کێشەیەکی هەیە بەڕاستی عیلاجی سەرع بەکارهێنانی ئەبێ بەردەوام بی هەتا ئەو دقەی دکتۆر پێ دەڵێ بەکاری مێنە مەجای تیان نییە چونکە بەکارهێنانی ئەم عیلاجە حیاتی مناڵەکەت ئەخاتە خەتەرەوە تۆ لە هەر دقیقە بەکارنەهێنانی بەڵێ لە هەر دقیقەکە بیوەستێن احتیمالێک هەیە سەرعەکەی بۆ بێتەوە کە لەوانەیە کەس لە چواردەوری نەبێ ئاگاداری نەبێ خوا نەخواستە لەسەر جادێک سەرعەکەی لێبێتەوە کە پڕە لە سەیارە لە نزیکی ئاوێک سەرعی لێبێتەوە کە لەوانەیە بکوێتە ناوێەوە لە سەربان لێبێتەوە لەوانەیە بکوێتە خوار و لەسەر قادرمە لێبێتەوە لەبەرەوە عیلاجی سەرع بێجگە لەوەی کە بۆ سەرعەکەیە بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو شەخصەیە لە هەر شتێک و توش بووە بە هەستە بێک توش بووە
تۆ عیلاجت بەس ئەوەیە بەکارهێنانی ئللا دکتۆر پێت نەڵێ بیوەستێنە ناتوانانی بیوەستێنیت ئەبێ متابعەی خۆشت بکەیت چونکە بەڕاستی دەرمانی سەرعەیەکێکە لەو دەرمانانەی کە بەشێکی زۆریان تاثیر لەسەر جگێر و گورچیلە دروست دەکەن مشاکل بۆ ئەو شوێنان دروست دەکەن لەبەرەوە ناوبەناوێک ئەوش دکتۆرەکە خۆی قەرارت بۆیە ئێستا من نەخۆشەکانی خۆم 6 مانگ جارێک ئەیان بینمەوە بۆ ئەوەی ئاگاداری جگەر و گورچیلیان بەوەی بزانم خەتەریاتی لەسەر ئەمانە دروست نەکردووە چونکە هەر خطورەتێکیش لەسەر ئەمانە دروست دەکا پێویستەکە دەرمانەکە دەستکاری بکرێت ئەگۆڕێ یا دەستکاریکرد باشێت زۆر باشە سنوورخان لە هەڵەبجە باسیەوەیەکی کە خوشکێکی هەیە و تەمەنی 16 ساڵە خۆی تەمەنەکەی تۆزێک خەیکە دەرئەچێت خۆی عادەتەن ئێمە ئەطفال هاتوانین هەتاوەکو 18 ساڵ ئەوانش لە کچانە ببینین بەڵام لە لێرە لە زۆرفی کوردستان عادەتەن ئەم نەخواشانە زیاتر دەچنە لای باڵتنیە بەڵام وەکو باسێکە ئەوش ئەڵە غودەی تەمەڵە زۆر بێتاقەتیەکە بێگومانە بێ متابعەی جورعەی دەرمانەکەی بکرێتەوە ئایا جورعەکە کەم بەکار ناهێنێتێ و ئایا لەگەڵ غودەکەیە کێشی تری بۆ دروست نەکردووە چونکە نەقسی غودە جاری وایە لەگەڵی شاکەمی خوێن دروست ئەکە و هەر خۆی بۆ خۆی نەقسی غودە کۆمەڵی مەشاکلی زۆر دروست دەکا کە یەکێک لەو کێشانە بریتە لەوەی هەست بە ئازاری ماسوولکەکانەکە هەست بە بێتاقەتیەکە عەسابی هیلاکەکە یعنی مەشاکلی زۆر دروستەکان هەموو عیلاقی بەوەیە ئەبێ متابعەی جورعەکەی بکاتەوە بەڵام هەروەکو سەرعەکە باسمان کرد یا بۆ کاک سالار بۆ ویش کەوتی مناڵەکەم خودێتی بێ دەرمانی خودە بەردەوام بی هەتا ئەو دقی دکتۆرەکە پێت ئەڵێ چی لێ بکەیت ینی ئەبێت هەتاکو دکتۆر پێت نەڵێت کۆتایی ئەبێت بەکاریبەنی بەردەوام ئێستێشا بەردەوام بێت ئەم دکتۆر گۆران لەگەڵ تا بەردەوامە بم دەچینە لای پەیامنێرمان ئاوارە لە سلێمانیەوە لەگەڵمانە ئاوارە سڵاوت لێبێ و پێمان بڵێ زانیاریەکان لە لای تۆچین سلااو تۆ سلااو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان دیارە قایمقامەتی سلێمانی لەگەڵ بڵێن بەڕێوەبەرەتی و هەندێک دەرمانساز و یاخود علوەی سلێمانی لە کۆبوونەوەدایە بۆ لە کۆبوونەوەدا چونکە سبەی سعات 12 سعاتی قەدەغەی هاتوچۆی مینی مارکێت و سەموخانەکان کۆتایی پێدێت ئەگەر درێژ نەکرێتەوە بەڵام منەمێ ئەم پرسیارانە هەموو کە لە کاک دکتۆر لەشکر حەمید بکات کاک دکتۆر لەشکر حەمید سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانیە کاک دکتۆر کۆبوونەوەکەتان زیاتر باسی چی ئەکەن و دەتانەوێت چی بکەن 40 ساعتەکە سبەی سعات 12 تەواو بێ سڵاو لەسەر زەمبیلەرانی گەلی کوردستان ئەمڕۆ بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی سلێمانی کۆبوونەوەکرا لەلایەن لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی و ئاسایشی سلێمانی و چاودێری بازرگانی و کۆمپانیای دابشکردنی خۆراک و دانەوێڵی سلێمانی و کشتتوکاڵی سلێمانی و سندیکاکانی ئەلۆ و دەرمانسازانی سلێمانی بەمەسی دانای ڕۆشێنی پێویست بۆ ئەوەی کە لە دوای چلۆش کاتژمێرەکە ئەگەر وەکو بەڕێز دامەشە پێ ئەگەر درێژ نەکرێتەوە ڕۆشێنی پێویست بگیرێتە بەر بۆی کە پێداویستی ژیانی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی لە ڕێگەی ئەو شوێنانەوە دابین بکرێ بەڵام ڕێوشوێنە تەندروستەکان ڕێوشێنە خۆپارێزەکان مەرجە تەندروستەکانیان تیا بگیرێتە بەر بە هەمان شێوە ڕێگری بکرد لە دروستبوونەوەی خەرباڵغی جارێک لەسەر شەقام و لە پیادەڕە و تەنها ئەو کەسانەی کە بۆ حاڵەتی پێویستی بە سەردانی مارکێت و نانەوخانە و فڕنی سەمونەکانی نزیک ماڵی خۆیان بکەن کە پێداویستی ڕۆژانی تیادابی نەکرێت واتە بە هیچ جۆرێک قەرباڵغی دروست نەکرێتەوە لە شوێنە گشتەکان بۆ مەبەستە ڕێوشێنی پێویستدانێ هەم بۆ دیاریکردنی کاتی مارکێتەکان کە چۆن بکرێتەوە هەم ئەو کۆمپانیانەی دابشکردنی خۆراک کە خۆراک دابشکن بەسەر کۆمپانیەکانە ڕێوشێنی پێویستی بۆدانرێ و چۆن ئۆتۆمبیلەکانی ڕێگەیان پێ بدرێ خۆراک دابشکن ژمارە ئۆتۆمبیلانەی کە ڕێگەیان پێدرێ هەمووی تەنزیمەکرێ کە جۆرێک بێ کاریگەری نەکاتە سەر قەرباڵغی و دروستبوونی قەرباڵغی لە شوێنە گشتەکان تەنها بۆ حاڵەتی زەڕوور نەبێ ڕێگە نەدرێ بە هیچ ئۆتۆمبیلێک کە بێتە سەر شەقام بەدەرلەوە نانەوخانە و فڕنی سەمونەکان هەموو مەرجە تەندروستەکانیان تیا بێت ئەو کەسانی کە لێ کارەکەن لە ڕووی پاکخانی کەسیتی پێرسناڵایزن جلوبەرگ و سەدرێ و کوڵاو و دەستکێش و دەمامک سەرجەم پێداویستەکان بەکاربێنن ئەو کەسانی لە ناو نانەخانەکە کارەکەن بە هیچ جۆرێک ڕێگە نەدرێ کەسێکی تر بچێتە ناو نانەخانەکەەوە قەرباڵغی دروست نەکرێت نانەخانەکە ئەو کەسێک کە پارە وەرەگرێ بە هیچ جۆرە دەست نانیان خواردنەیە کە تەقدیمی هاوڵاتیانەکەیان سەمون لە دوکانی سەوزە و میوەکان ئەو کەسانەی کە ئەچنە دوکانەکە میواکرێ خۆی دەستکاری میوەکان نەکە خاون کارەکە خۆی لە ڕێگەی دەستکێشەوە میوەکان هەڵبژێرە بۆی بیکاتە ناو زەرفەوە بۆی کە مەترسی بڵاوبوونەوە ئەگەر خوا نەخواستەیەکی لەو کەسانی کە سەردانەکە بۆ کڕنی پێداویستەکانی بەرکەوتەی نەبێ لەگەڵ خۆراک و پێداویستەکانی تر لە ڕێگەی ئەو بگەێتێت و باوڵاتی تر لە ڕێگەی لە کۆبنەوەکە کە بەڕاتی کشتتوکاڵی سلێمانیشمان لەگەڵا بوو کاگرزگار ڕێوشێنی پێویست ئەگرێتە بەر لە ئەلوەی سلێمانی بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان هەم ڕێوشێنەکانی خۆپارێزینە ناو ئەلوەی سلێمانی کە ڕێوشێنی پێویست بگرێتە بەر هەم قەرباڵغی دروست نەبێ ئەو سارانش کاسنە ناو ئەلوەی سلێمانیەوە کاری ڕشانیان بۆ بکرێ بۆی کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە نەبێ بۆیە ئەوەی کە پێویست بێ لە ئێستا لە ئەمڕۆ لە کاتژمێر 8 بەردەوامین بۆ ڕێوشێنی پێویستدانین بەردەوامش ئەبین ڕێوشێنی پێویستدانین بۆی کە ئەو شتانەی کە پێویستە بۆ زەڕۆژی ژیانی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ڕێوشێنی پێویستی بەدانرێ هەم ژیان بەردەوام بێ و هەم مەترسیەکانیش نێڵین واتە کاک دکتۆر لەشکر هەر ئەگەر بێت و ئەو 40 ساعتە لە سعات 12 سبێنێش قەدەغەکە تەواو بوو
مەبەسم لە ئاتوچە مینیمارکێت و یاخود کردنەوەی مینیمارکێت و سەمونخانە و نانەوەخانەکانە بە پێشووتر نابێ وەک پێشووتر نابێ وانە بە دڵنیاییەوە ناگەڕێتەوە دۆخی پێشوو لەبەرەوەی کە مەترسیەکە هەیە ئەمانەی ڕۆشێنی پێویست بگرینە بەر بۆی کە بە هەموو لایەکان بتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین ئێمە خۆمان وەکو لایەنە پێندارەکانی پارێزگای سلێمانی بە هیچ جۆرێک بەم شێوە دڵخۆش نابین کە شەقامەکانی سلێمانی بچۆڵێ بینین بەڵام تەندروستی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی وای لێکردین کە چی پێویست بێ بگرینە بەر بۆی کە پارێزراو بن لە ڕابردوایەمە ئەو کەسانی کە خۆشمانەویستە نەمانەویست لیان نزیکەینەوە بەڵام لێسا ئەو کەسانی کە خۆشمانەوێنە بێلیان دوورکەینەوە بۆی کە مەترسی بڵاوبوونی نەخۆشیەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر نەگوێزرێتەوە قەرباڵغی دروست نەکرێت کاتام کاگوتۆر بە پێچوانێک بە پێشەوازێکی کێش ئەم چۆڵیە دڵخۆشکەرە بۆ مانایی کە دەتوانین بەسەر کۆرۆنا زاڵ بین وانە بۆ مانایە دڵخۆشکەرە کە مەترسیەکان کەمکەنەوە لەسەر هاوڵاتیان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە بە هیچ شوێ بەمە دڵخۆش نین زۆر سپاس بەڕێز دکتۆر لەشکر حەمی سەرۆکی لێژناوە بەشەکانی قایمقامی سلێمانی زۆر سپاس دەکەم دیارە گەنی هەموو ئەو بڕیارانە لە ساعت 8 بانی ئەمڕۆ دەستکراوە بە گفتوگۆکردن لایانی تەندروستی هاتووە بڵێن کشتتوکاڵ هاتووە دەرمانسازی هاتووە لامان کاتە علوەی سلێمانی هاتووە نێنەری مینیمارکێت و بابەتی سەمونخانە و نانەوەخانەکانی سلێمانی هاتووە بووی کە گفتوگۆ بکەن لەسەر ئەوەی کە سبەی ئەگەر سعات 12 سبەی تەواو بوو 40 ساعتەکە تاو بەگەر بڵێن وەزارەتی ناوخۆ تەندروستی حکوومەت یاریمی کوردستان کاتەکان درێژ کردەوە بە چ شێواز و میکانیزمێک بێ بووی کە هاوڵاتی بتوانێت ئەو پێداویستیانە خۆراکە ڕۆژانیانی کە هیانە بیکڕنەوە بتوانن بچنەوە ماڵەکانی خۆیان بەڵام وەک لەشکر حەمیدی ژووتی بە هیچ شێوازێک قۆناغی دوای ئەم 40 ساعتەوەکو پێشتر نابێت و ڕێگە بە هیچ هاوڵاتیەک نادرێ هەم ئۆتۆمبیل هەم بە پیادە بەنێو شەقامەکاندا بجۆڵێ بسوڕێتەوە بڕوات بەڵکەوەی کە پێداویستەکانی لە نزیکترین شوێنی خۆی بکرێت ئەویش سبەی بڕیاری کۆتایی دەدرێت ئایا ئەم شەویا سبەی ماوەکە درێژ دەکرێتەوە بۆ شێوازەیە خودت دەکرینەوە بۆ قۆناغی پێشوو کە هەمووان بتوانن کۆرۆنا لە هەرێمی کوردستان و بەگشتی و پارێزگای سلێمانی بە دوور بکەن هەواڵەکان هەموو جێ دڵخۆشکردن کە ینی 11 کەس لە سلێمانی توش بووە چاک بووەتەوە بڵێن ئەو توژوانی کە لە نەخۆشخانە بوون چاک بوونێتەوە بەڵام هێشتا قۆناغی مەترسیدارین هێشتا لەو قۆناغەداین کە دەبێت هاوڵاتیان پابند بن بۆی کە ئەو ڕێژەی کە هەیە لە کوردستان لە سلێمانی نەکرێتە چەند هێندەیکە و زیاد نەبێت من دەگەڕێمەوە لای ئێوە زۆر باشە زۆر سپاس ئەوەرە بۆ خۆت و بۆ میوانەکەت بۆ هەواڵ و زانیاریەکان ئێمە هەمومان چاوەڕێی دوای تەواوبوونی کاتی 48 کاتژمێرەکەین و بزانین ئەو ڕێکاریە نوێیانەی کە دەگیرێتە بەر چین دووبارە سپاس دەچمە لای دکتۆر گۆران دکتۆر گۆران دوو پەیوەندیمان بۆ هادێکێک لەوانە باسی لەو ئەکرد کە مناڵەکەی ئازاری سکی هەیە بە تایبەت لەو کاتی ناخواردن یاخود دوای ناخواردن یەکسەر باس لەواکە کاسکی ئازاری هەیە بێگومان ئازاری سک لە مناڵە دیاردێکی باوە ینی زۆر بێ مناڵ ئەم حاڵەتی هەیە سبەبیش زۆرە بۆم حاڵتان ینی ئیلتیاباتی ڕێخۆڵی کا و ئیلتیاباتی میزەڵانی کا و بەشێکی زۆری مناڵ جاری وایە ئەم حاڵتانە بەکارێنێ بۆ خۆدزیینەوە لە خواردن ینی حەزەکە زیاتر خۆی کاتەکانی خۆی بە یاریکردن و بە مەشغوڵێتی خۆی بەڕێوە بە وەگەڵام بەڵام لە قسەکانی دایکی ئەمە وەکو باسێ کرد کاڵە خواردنەکە ئەخوات یەکسەر ئازاری بۆ دروستەکە و لەگەڵ ئەمەشان مناڵەکە خواردنی کەمە و آخر نقطه شخصی باس کرد کەوتی بۆنی دەمی هەیە یەکێک لەو حاڵتانەی کە هەمانە بریتە لە میکرۆبی مەعیدە بەکتریای H. pylori پێڵێن بەکتریای H. pylori زۆربەی کاتم حاڵتانە دروست دەکات مناڵەکە خواردنی کەمە بێتەوە و یەکێک لە قسەکانی دایکیشەوە بوو کە وتی مەناعیشی ضعیفە جا ئەم بەکتریای H. pylori زۆر تەئسیر لەسەر خوێنەکە جاروای کەم خوێنی دروست دەکات یا کەمی مادی ئاسن دروست دەکات کەم دوانە هەردووکیان بۆ خۆیان بەرگری کەمەکاتەوە بەرگری لەشی و وتی کە خواردنەکە خۆ ئازاری بۆ دروست دەکات فعلاً بەکتریای مەعیدە ئەم حاڵتە دروست دەکات و زۆربەی زۆر کاتەکان مناڵەکان بۆنی دەمیانە پێویستەکە سەردانی پزیشکە پێویستی بۆ یەکێک لەو پشکنیانە بەڵێ پێویستە و فحسیەکە بۆی زۆر باشە دەچینە لای پرسیارەکەی کاگە بووبەکر لە ڕانیەوە باسیەوەیکە کاگە بووبەکر باسیەوەی وتی مناڵەکەم گری دروستە بێت لەسەر جسمی و لەسەر ملی ئۆمان و جەرعات دروستەکە بەڕاستی ئەوەی کە کاگە بووبەکر باسیەکە دیارە حاڵەتێکی قورسە وەکو باسیەکە چەندەها دکتۆریشی بردووە یعنی پێویستی بە تەفاسیلی زیاتر هەیە چونکە هەر وەکو هینێک ینی بدایەتێکە بەرچاوڕوونێکی بەمە جاری وایە ئێمە نەقسی مەناعە ئێمە نەقسی مەناعەمان هەیە لە مناڵە لەوانەیە نەقسی مەناعەکە بەم شێوازە دەرکوێ مەناعە زۆر نوعی هەیە لە ناو جسمی مناڵە یەکێک لەوانەیە کە نەقسی هەیە لەوانەیە بەم حاڵەتان دەرکوێ و حاڵەتی تریشمان هەیە ینی بەڕاستی کە پێوتێ کرۆنی گرانیوماتس دیزیزی پێڵەن نەخۆشیەکە ئەمیش مناڵەکە زوو ئیلتیاباتی پێستیانە بێ احتیمالێکی زۆر هەیە لەوانەیە ئەوانە بێت بەڕاستی پێویستەکە بە تەفاسیلی زیاتر و پێویستەکە کە لە دوای پێویستەکەات کە پزیشک ببینێت دەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان کاک مەهدیمان لەگەڵە لە ئەڵمانیاوە کاک مەهدی ئێوارەت باش ئێوارەیەوە باش سڵاو ڕێزمێ بۆ میوانان زۆر سپاس و دکتۆرە بەڕێزەی شەکەم
بۆ بەخێراتنی هەموو میوانەکانت بۆ بەخێراتنی ئەو بە ڕێژەکەم کە پەیوەندەکەی وەرگرت دەستخۆشیەکەم زۆر سپاس. بە تایبەتی من نازانم جەوەرەکەتان لەسەر چی بوو بەزی تر ڕقم دانرا بوو لەسەر تیڤەکەتان منیش حەزم کرد دەربارەی ئەم نەخۆشی کۆرۆنا حەزم کرد چەند قسەی بکەم لە وڵاتی ئەڵمانیا بۆ کوردستان. فەرموون. من حەزم کرد یەکەم جار ڕێنەمایەت بۆ وەزارەتی تەندروستی کاک سامان بەرزنجی لێرەوە لە ئەڵمانیا وەکو کوردان هەموو داوا ئەەکەین داوا بکە لە سەرۆکی هەرێم بودجێت بۆ ئەو هاوڵاتیانە دابین بکە کە هەرمویان بۆ ماوەیەکی زۆرە کەرەنتین و ئێمە زیاتر کاسبکارانمان زۆرە و لە هەمان کاتە ئەم تەجەولە کە دەرێکن بۆ ئەم خەڵکە کە کەرەنتینەکرێ داواکەم لە بەڕێوەبەرەتی ئاسایشەکان لە پۆلیسەکان لە ئەو دام و دەستگانە لە لوژنەی کە بە تایبەت بە کۆرۆنا هاوکاری خەوت بکەن یان بژێوی خەوت بزانن چی ئەوێ چی ناوێت. بەڵام کاک مەهدی نازانم تاکوچەرێک دوور و نزیک ئاگاداری ئەوەیت لە ئێستادا ینی ئێمە باسمان کرد لە پرۆگرامی پێشوشدا جێگەی دەستخۆشیەکە زۆرێک لە بازرگانەکان لە کەسە دەوڵەمەنەکان ئامادەی خۆیان لە ڕێکخراوەکان لە دەستگای مرۆیی مام ئەمانە ئامادەی خۆیان نیشاندا و لە هاتوونە ناوی هەموو ئەو کەسانیان نووسیوە ئەگەر پەیوەندیان پێوەکرا بێت یاخود کەسی کە پێی وتو بێتن ژمارەکەیان وەرگرتووە و هەوڵیان داوە هاوکاریان بکەن ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتووە ئەو کەسانەشی کە هاوکاریان بەدەست نەگەیشتۆ هەتاکوی ئێستا هاوکاریان بەدەستەکات. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئێمە خۆشحاڵ بووین. سپاس بۆ زانیاریەکانیشت. دەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان سنوورخانمان لەگەڵا لە سلێمانیەوە. سنوورخان ئێوارەت باش. باشیانەکەم. زۆر سپاس. بەخێراتنی یاکدکتۆرەکەم. زۆر سپاس. لای بێزەحمە دوو پرسیارم هەیە. فەرموون. مناڵێکم هەیە 2 مانگ و 10 ڕۆژە. بەڵێ. کاتە شیری ئێمە زۆر تەنە نەفەس دەبێ و شی نەبێتەوە هەموو کاتێکی ژناهەنێکە. مناڵێکی تریشمەیە 4 ساڵە قەساباتی هەیە زۆر عەسەبیە. قەساباتی هەیە زۆر عەسەبیە. بەنسبەت مناڵی یەکەمتەوە کە شیری تێ شیرەکە پەڕێتە قورگی 2 مانگ شتێکە کە شیری ئێمە تەنە نەفەس دەبێ و بۆی ناخورێ. سنوورخان دکتۆر گۆران ئەڵێت لە کاتی شیرپێداندا مناڵەکە شیرەکە ئەپەڕێتە قورگی؟ بەڵێ. شیری خۆتە خۆیان شیری قوتووە. شیری خۆمەخۆ. زۆر باشە. تەمەن درێژ بن. قەسەباتی هەیە؟ قەساباتی زۆر عەسەبیە. نازانم پەیوەندی بەوە هەیە یان هەر خۆی وایە. چاوەڕێی وەڵامی کەم دکتۆرکە زۆر سپاس. دەچین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان ئاشتیخانمان لەگەڵە لە سلێمانیەوە. السلام عليكم. عليك السلام. زۆر سپاس. والله بەڕێزم من منداڵێکمان هەیە تازە لەدایک بووە. بەڵێ. تەمەنی 2 مانگە. بەڵێ. السلام عليكم. سنوورخان تەلەڤیزۆنەکەت کسکە بێ زەحمەت ئاشتیخان ببوورە تەلەڤیزۆنەکەت کسکە و لە تەلەفۆنەکەەوە گوێت لە ئێمە بێ. بەڵێ بەڕێزم بەڕێز ئێمە 2 مانگە منداڵێکمان بووە پێ نائەگرێ قاز ناتەقێنێتە عەرز یعنی 2 مانگە و قاچ لە ئەرزدا نانێت. زۆر باش. ئەرزدا نانێت هەست ئەەکەم لویەکیش لە قوڵەقاتی بێت یعنی لە ڕەنگ و ڕووی قاتیشی هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەی ترا بەڵامێکی بە هیچ جۆرە ئەو قاتیان نانێتە عەرز قاتیشە ئەنێتە عەرز ئەو تریان نانێتە عەرز. زۆر باشە. ئەنجا بەبەردەوامیش ئەگرێت. پێم وابێت پرسیارەکەت ڕوونەوە دکتۆر گۆران وەڵامت دەیاتەوە. دەچینە لای کاک خدر پەیوەندیەکی تەلەفۆنی دیکەمانە لە ڕانیۆ لەگەڵمانە. کاک خدر ئێوارەت باش. زۆر سپاس. ساڵێتم بۆ جەنابتان هەیە. زۆر سپاس. بەیەکەی کارمەندانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەربژین بە تایبەتی بۆ ئێوەش بەڕێزانم باشە من نەخۆشی ئەوم هەیە زەختم هەیە. بەڵێ. بە تایبەتی و 2 ڕۆژنەیە بەرەو خواری بچینەوە ئایا کە دەڵێن هاوکاری ئایا بۆ هاوکاری ناگاتە ڕانی و ناگاتە ماڵەکانی ئەوانەی کە بۆ نمونە هەر حەزبێکە دێت و بەشی خۆی دابشی دەکات و بێحتا بۆی کەس بکات حتا بۆ فەقیرش بکات. کاک خدر دەتوانێت پەیوەندی بکەیت بە ژمارە 122 لە هەر شوێنێک بیت پەیوەندیان پێوە بکە و هاوکاری بەدەستەکات بێگومان. زۆر سپاس بۆ تۆ. هەربژین. سنوورخان باسی لەوە کە 2 مناڵی هەیە یەکێک لە مناڵەکانی لە کاتی شیر خواردنە
شینە بێتەوە ئەپەڕێتە قورگێک حاڵەتێک ئەو باسیەکات زۆری مناڵم تەمەنانەیە حاڵتێکیانەیە کە پیانەوتێ پشتی لوتی تەسکە یا کوردی خۆیان بەرناخی پێڵێن بەرناخی تەسکە وەکو باسی کروتی لە کاتی شیر خواردنەکەیشا شیرەکە ئەپەڕێتە قورگی جاروبار وای لێ بەڵێ عادەتەن هەر خۆمان واین گەورە و مناڵیش بە لوت هەناسەین ئەگەر لوتمان گیرابێ هەوڵین بەدەم هەناسە بین مناڵی داماوش کە شیر ئەخوا لوتی گیرابێ و مەمەیەکیش لەنەوە دەمیابێ فعلا لە هیچ شوێنەکەهینی ما بەشین ئەبێتەوە جاری وایە پەڕێتە قورگی لەوانەیە جاری وایە ببێتە هۆی بچێتە ناو سیەکانیشەوە لەم حاڵەتانەیە دکتۆر گۆران چارەسەر ئەوە نییە لەو کاتی شیرپێیانە ئەگای لێبێت هێواش شیرەکە بە مناڵەکە یەکێک لەوانە ئەتوانیت ئەوە بکەیت بەڵام یعنی هەر تۆزە قورسە چونکە مناڵ کە دەمی نابە بەمکەوە زۆر بە ئاسانی لی وەرناگریتەوە دوای ئەوش کە لی وەرگریتەوە جاری وایە قین ئەگرێ ڕقەگرێ لەوانە جارێکتر نەیخواتەوە قەتری لوت هەیە قەتری خۆیاوی پێڵێن ئەتوانێت قەتری پێش هەموو لوت شیر خواردنێک بکاتە لوتیەوە لوتیەکاتەوە لە دەرمانخانەکان ئەتوانێت دەستی بکەن بەڵێ شتێکی سەلامەتیشە بووە من لێرەوە پێ ئەڵم کەەوە بەکاربێنە ئەگینا شتیتر لە خۆی بەکارنێنە قەتری خۆیاوی پێڵن و قەتری هیناگینا باشتریش وایە گەر وای بە دکتۆرێک ببینێت کەسێک دڵنیات کاتەوە لە حاڵتەکەی بۆ خۆی باشترە مناڵێکی دیکەشی هەبووتی قەساباتی هەیە من یەک نقطە ئەمە لێرە ئشارەتی پێم یعنی بەڕاستی ئەو کەلیمەیە زۆر جار نەخۆشی ژێتە عیادەکەی ئێمەوە یا لە کلینیکەکەی ئێمە ئەو پشتە ئەڵێ مناڵەکەم قەسەباتی هەیە کاکە قەسەبات نامێنێتەوە لەگەڵ مناڵە قەسەبات ئەو فترێ توش ئەبییت و چاکە بیتەوە یعنی لەگەڵ ڕێزمە هەست دکتۆرێک هەچ کەسێک پێت ئەڵێ ئەم قەسەباتە هەتا ماوە مناڵەکەت لەگەڵ ئەمێنێتەوە ڕاست لەگەڵان ناکە قەسەبات ئەمێت ئێستا بچمە سەر ئەو نقطەی دوو هەمیش بەڵام ئەمەوێت ئەم هەڵەتێگەیشتنی خەڵک بڕوێنمەوە کە قەسەبات نامێنێتەوە قەسەبات يعني التهاباتی بۆریەکانی هەناسە التهاباتی بۆری هەناسە تۆ چۆن التهاباتی لەوزەتێ نەگریت چەند ڕۆژێک و چاک ئەبیتەوە التهاباتی خوێن نەگریت چەند ڕۆژێک ئەگرێت و چاکە بێتەوە التهاباتی میزەڵان نەگریت چاکە بیتەوە قەسەباتیش چاکە بێتەوە شتی وان نییە ئیلە الئەبەد جاری وایە من زەلام هاتوتە عیادەکەمەوە تەمەنی 5 ساڵە لە دکتۆر بەبەردەوامی قەسەباتی لەگەڵایە شتەکان تۆزە تێکەڵ کراوە ئەبێت تێ بگەێنرێ ئایا مۆزوعەکەی فعلا جاری وای لوتگیرانێکە پێیان تۆ قەسەباتی هەیە بۆ نمونە حساسیەتێکی هەیە قەسەباتی هەیە پێوان تۆ قەسەباتی ئەبێ قەسەبات حاڵەتێکی جیاوازە مناڵەکە تای زۆری هەیە تەنگە نەفەسە کۆکەی هەیە لەگەڵە ئەو حاڵەتە جاری وایە بەغڵە لە غەڵک تێکەێنراوە لەوانەیە دایکی ئەم دایکە بە ڕێزەژێکێک بە لە مشکلانی هەبێت کەواتە ئەبێ یەکەم جار یەک لای کاتم خۆی بچێتەوە لای دکتۆر بۆی کە فعلا ئەم شت لەوانەیە وانە بێت قەسەبات نەبێ بۆی زۆر خۆی قەلق نەکە هەموو جار هەندێک کات زۆری ناسپێیان بە مناڵەکە یاخود ئەو تەعاملکردنی کە لەگەڵیا بووە بێتە هۆی ئەسەبیکردنی مناڵەکە شەرتی بخۆینە مۆزوعی عەسەبیەتەکە زۆر شت دەور ئەبینێ لە مۆزوعەکە یعنی عەسەبیەتی مناڵ لەوانەیە هەر خۆی بۆ خۆی وابێ مناڵ لەو تەمەنیا خۆی وابێت بەڵام بەدەر لەو شتانە شتی ترمان هەیە بۆ نمونەیەکێک لەو شتانە کە مناڵ عەسەبیەکە بریتێت لە مشکلە لە غودەی دەرەقیە یعنی جاری وایە گەر غودەی دەرەقیەکەی زۆر بێت هەنە جار کەمیش بێ ئەم حاڵەتان دروست دەکات کەم خوێنی زۆر حاڵەتی عەسەبی دروست دەکات نقصی ڤیتامین دی هەر عەسەبیەت دروست دەکات حاڵەتی تری وەکو نقصی مادەی ئاسن هەر عەسەبیەت دروست دەکات باشتر وایە مادەم ئەم دایکە بە ڕێزەکە ئەڵێ مناڵەکەم زوو تووشی قەسەبات دەبێت کە من تەسەووڕ ناکەم قەسەبات بێت لەوانەیە زوو التیابات بگرێت و وەکو باسیشمان کرد نقصی هەرێکێک لەوانە ئاسن و کەم خوێنی و ڤیتامین دی و هەر ئەمانە مەناعە ضعیفەکەن کەواتە احتیمالێکی زۆر بووە تووشی عەسەبیەتێکیش بێت و لەگەڵش قەسەبات یعنی التیاباتەکە بێ مەناعی ضعیف بێ لە نقصی ئەم شتانەوە کەواتە پێویستی بە متابعەیەکی هەیە لە دوای ئەم مۆزوعەوە بزانێت هیچ کێشەیەکی هەیە لەم کێشانەی کە باست کرد بوونی هەیە لە مناڵەکە و تاکو بتوانانی چارەسەری بکەیت و ئەو عەسەبی مناڵەکەش نەمێنێت ئاشتیخان باسی لەوە کرد کە مناڵێکی دوومانگانیان هەیە کاتێکە قاچی یەک قاچێکیان کە دایانێت لە ئەرزەکە قاچ ناگرێت یاخود ئەگری باسی قازدانانوانە جاری وایە دایک و باو لەوانێت تۆزە بە غەڵەت زۆر دەخل لەسەر مناڵەکەن ئەسڵەن هەتاوەکو تەمەنی شەژمانگی ئەوانش باشتر دوای مناڵ لەسەر قازدانەندرێ یعنی هەوڵ نەدرێ بۆ نمونە حاڵەتێکی غەڵەت هەیە لەناو ئێمە کاچن هەڵپەرکی پێەکەن مناڵەکە لەسەر هەردوو قاچی دایانوانە بە هیچ شێوەیەک ناکرێەوە زۆر غەڵەتە و بۆ حاڵەتەکە کە ئەمیش باسیەکە احتیمالێکی زۆر هەیە لەوانەیە کێشەیەک هەبێت لە جونگەکانی سمتیا کە پێوتە خەلعی ولادی جاری وایە حاڵەتەمان بۆ دروستەکە خصوصاً ئەمەکو باسی شێکاڵە یەک لایەن وایە لاکی تریانی باشە بەڕێ من لە ئێستا شتێکی ئەوەنە زۆر تەواوی نیە ئیمەرجنسی نییە ئەتوانێت دوای ئەم زۆرف ئەگەر ئینشاءالله باش بوو سەردانی دکتۆرێ بکاتەوە بووی تاکیدی کاتەوە لەو حاڵەتەوە جاری واشێ وەکو پێتەڵە مناڵەکەت لەوانەیە نەزانێت ترسێکی هەیە لە دانانەکە یا غەڵەتێکەیە لە گرتنی دایک و باوکەکە ئەو کێشانە دروستکە بەڵام وەکو خۆیان با ئەم شتە ئەوەنە تێستی نەکەن زۆر لەسەر قاچ دەیمانە پێم وە بێت دانیشتن چی وەستانی مناڵەکە لەسەر قاچی شەژمانی باش نییە بە دانیشتنانیشەوە کە لە کۆشی خۆت دایانیت باوەشی خۆت هەتا 4
مانگی بە هیچ شێوەیەک باش نەدابێت. دکتۆر گۆران بوونی جوڵە وەرزشیەکان لە مناڵانی جوڵەی کۆمەڵێک جوڵە هەیە بۆ ئێسقانی مناڵ بۆ بەهێزبوونی یاخود وەکو بڵێ ڕاضەیەک بە مناڵەکە ئەوانە چۆن بکرێت باشە تاکو چەندێک پێویستە لەو چەند مانگی سەرەتای مناڵەکەیە. بەڕاستی لەبەرەوەی زۆربەی دایکە و باوکان یعنی زۆر معلوماتێکی باشیان نیە لەسەر ئەو مۆزوعانە بەڕێی من خوان نێن لە قەری ئەو مۆزوعەیە بەڵام بۆ من حاڵەتمان هەیە حاڵەتی غازاتمان هەیە جاری وایە جوڵانی قاچی مناڵەکە یا مەساجسکی مناڵەکە لەوانەیە ئەمانە هاوکاری بکە ئینە ئەو حاڵتانی وەکو جوڵی کە قاچەکانی بەبەردنەوەی بنوشتێنیتەوە بینیتەوە شتێکی زۆر باش نیە ینی زۆر ئەوەنە شتێکی تاوت لەسەرەوە هەبێت لەبەر مناڵەکە لەبەر کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە باسێکی ڤایرۆسی کۆرۆناشکەین لەسەر مناڵ تاکو چەندێک تاسیری هەیە ئەم ڤایرۆسە یاخود مناڵ تاکو چەندێک ئەگەری هەیە توش بێت چونکە لە سەرەتادا باس لەوا کرا کە مناڵان کەمتر توش ئەبن پێم وابێت بە خۆشحاڵی و ئەو حاڵەتە ڕاستە ینی کەمتر مناڵان تووشی ئەو ڤایرۆسا بن پێم خۆشە تۆش باسێکی ئەومان بۆ بکەیت. مۆزوعی مناڵ ئەوە مناڵ هەموو کەسێک تووشە بێت لە ئەم ڤایرۆسە چکە ڤایرۆسەکە تەمەنێکی دیاریکراویتیانیان بڵێ لەم تەمەنەیە تووشە بوو لە تەمەنیان توش نابێ هەموو کەسێک توش ئەبێ بەڵام فەرقی مناڵ لەگەڵ گەورەیە لەوایە کە مناڵ ئاڕازەکان ئەگرێت بەڵام ئاڕازەکانی بە خەفیفی گرێ یا جەری وایە بە شێوازێکی گرێ کە پیان تێ هەڵگر یعنی ڤایرۆسەکەی تایە بەڵام هیچ ئاڕازێکی لە مناڵەکە دروست نەکردووە لە ساڵەوەی تا ئێستا ئەوەی کە هەیە لەو شێوازن کە یا هەڵگرن یا ئەوە تا ئاڕازی کەمیان دروست کردووە بەڵام بێگومان مناڵش بە دەرنین لەوەی کە بڕوا بەرەو حاڵەتی خەتەر هەر بۆ منە لە وڵاتی سین مردومان هەبووە لە مناڵە بەم نزیکانە لە بەریتانیا هەمان بووە بتایکی لە ئیتالیا و لەوانش هەمانە بەڵام ئەوەی کە گرنگە ئایا تۆ تا چەند تی ئەگەێنی لە مناڵەکەی خۆت کە ئەم ڤایرۆسە وجودی هەیە و ئەو ڕێنمایانیش کە پێویستە چۆنی جێبەجێ بکات یعنی ئەمانە زۆر گرنگە بووی مناڵەکەت بە دوور بێ لەمە ئێمە کە ئەڵێن ڤایرۆسەکە لە مناڵان کەمتر بە نسبەتێکی کەمتر ئیگرێ یا زۆر تاسی تێناکە معنی ئەوە نیە کە مناڵەکانمان بەرەڵا بکەین با توش ببن و یا ئەوشتانە نەخێر مناڵیش احتیمالێکی زۆری هەیە لەوانەیە خوا نەخواستە مناڵەکەت نەقسێکی مەناعی هەبوو بێ تو هەست پێ نەکردووی ئێستا بوونی ئەم ڤایرۆسە تووشی کێشێکە و بێجگە لەو مناڵانی کە خۆیان هەر بخۆیان مەشاکیلیان هەیە بۆ نمونە ئەوانەی کە مشکلەی دڵیان هەیە مشکلەی غودەیان هەیە مشکلەی شەکریان هەیە یا هەر مەشاکلێکی تریان هەیە ئەگەر ئەم ڤایرۆسە بگرن بە خراپتر ئەیگرن لەبەرەوە ئاگاداری و خۆپارێزی باشترین حاڵەتە لە خۆپارێزیەکان چۆنە بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ ئایا گرنگە مناڵەکانی وەکو خۆمان بەم مادە پاکشکەرەوەکان یاخود ئەو مادە تەقیمانە بەکاربهێنن بۆ پاکردنەوە بێگومان وەکو گەورە چۆن گەورە خۆپارێزیەکە ئەبێ مناڵیش خۆپارێزی بکات چکۆ مناڵ ئەگەر بێت و خۆیشی حاڵتەکە بە سوکی بگری احتیمالێکی بیگوازێتەوە بۆ دایک و باوکی یا ئەو کەسانی لە عیلەکەیان کە لەوانەیە ئەوان توشکە مشکلە بۆ ناو عیلەکە دروستکە گەورەترین باشترین ڕێگە خۆپارێزیە کە بریتە لە دەستشۆردنی بە بەردەوامی و دەستشۆردن بە سابوون یاخود بە ئەم مادە کحولی بە نمونە مادەی کحولی لە 75 بەرەو ژوورتر یاخود لە 75 کە بەکارێنێت بۆ پێستی و مناڵە چونکە پێستێکی ناسکی مۆزوعی حساسیت مۆزوعێکی جیاوازە ئێمە نازانین کی حساس لەوانەیە لە گەوری شەوابی ئەگەر تۆ حساسیتت بە هەشتێک هەبوو توانیت بچیتە سەر بەدیلەکەی بەڵام ئەبێ ئەو کحولی کە بەکارێنێ لە ساڵ 60 کەمتر نەبێت یعنی ئەو کاتە توانێت بڵێ دڵنیابیتەوە لەوەی کە ئایا میکرۆبەکەی کوشتویانە بەڵام ڕێگەکەی تر کە تو مادەم دایم لە ماڵەوەیت و مناڵ حەزیشی لە ئاوە حەزەکە یاری پێ بکا بەکاری بێنێ بەڕێ زوو دەستی بشوە و دەستشنەکەیشی بۆ شێوازە بێت کە لە 20 بۆ 30 ثانیە ببێ تۆزە مناڵوانەی لەوەیە ئیزعاج بێت کە 20 بۆ 30 ثانیە لە بەردەمی ئاوەکە بمێنێتەوە بەڕێی من ئەتوانیت مناڵەکەت مەشغوڵکەی قسەیەک هەیە ئەتوانیت لەو کاتەیە کە مناڵەکەت دەست بە هینەکە بە دەستشنەکە ئەکات هەپی بێرثدەی توی ئەو هینە هەیە ئەو مۆسیقایە هەپی بێرثدەی توی و هەپی بێرثدەی توی هەپی بێرثدەی توی تر بە ئیقاعەکەی خۆی بڵێتەوە تقریبا 15 ثانیەیەکێ بە ئەگەر دوو جار ئەمەی بۆ بڵێتەوە بە مناڵەکەت بڵێ هەتاوکو ئەمە تاواکەین تۆ بێ دەست لەبەر ئاواکابی و بەردەوامی دەستت لە یەک بخشێنی بەم شێوازە ئەوە ڕێگە طریقە ڕاستەکەیە وەکو دووە ڕێنماییت زۆر بە کورتی دکتۆر گۆران پێمان بڵێت چۆن دایک و باوکەکان وا بکەن ترس لە لای مناڵەکانیان دروست نەکەن بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی یەکێک لە مۆزوع گرنگانی کە ویستمان باسێکی مۆزۆی بەس ئەو یەکێک لە مشکلەکانەوەی کە مناڵ زۆر ترساوە لە مۆزوع یعنی لیان کردو بە دێوەزمەیەکی زۆر گەورە ضرورە کە تۆ لە مناڵی تێبکەنی کە ئەمە حاڵەتێکە و وایە خەڵکێکی زۆر تووشە بێ بەڵام خۆشبەختانە لە مناڵە
دەرەجەکەی زۆر قورسنی عادەتەن مناڵ ئەم حاڵەتە تێپەڕێنێ و تێبگەێنرێکە ئەمە بۆ خۆپارێزیە بۆ هەموو حاڵەکانی تیژانی تەنانەت تۆ ئەگەر ئەم کۆرۆنایش دەبێت تو هەموو کاتەکانی تێبێ بەم بۆ هەموو ڤایرۆسەکان بەم شێوازە خۆپارێزی بکەی و مناڵەکە نەترسێنی چونکە ترسانی مناڵەکە تەئسیر لەسەر مەناعەیەەکە لە دوایشە تەئسیر لەسەر مەناعەت تەئسیر لەسەر مناڵەکە کە لەوانەیە زیاتر تووشی ئەم حاڵەتە بێ و مشکلی بۆ دروست زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر گۆران پسپۆری نەخۆشیەکانی مناڵان سپاس بۆ سەرجەم زانیاریەکان و ئەو پرسیارانەی کە ئاراست کران و توانیت وەڵامیان بیتەوە ئێمە زۆر خۆشحاڵ بووین بۆ هیواین کە توانی بێتمان سوودێک بە دایک و باوکان بگەێنین و لە ڕێگەی زانیاریەکانی دکتۆر گۆرانەوە تاکو پارێزگاری لە مناڵەکانتان کەن و تەندروست باش بن. پێم خۆشە لە کۆتاییدا دووبارە باس لەوە کەمەوە کە دەستگای مرۆیی مام پرۆژەی پەلەچارەی ڕاگەیاند ئەم پرۆژە لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت تۆ توانین لە گروپی واتسەپەوە کە کۆمەڵێک پزیشکی بەڕێز ئەم گروپە بەڕێوە بن هەر پرسیارێکتان هەیە لەسەر نەخۆشیەکانتان کە پسپۆری جیاوازی تێدایە لە بەپی پسپۆری نەخۆشەکان پزیشکەکان ببورن ئەتوانیت هەر پرسیارێکت هەیە لە کاتژمێر 9 هەتاکو 4 ئێوارە پرسیارەکانت ئاراستیان بکەیت و ئەوانش بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە وەڵامتان بدەنەوە و بۆ سپەی ئێوارەش پرۆگرامی سپەی نێمان پرۆگرامی باپابند بووین دوو لەو پزیشکە بەڕێزانەمان بانگشتی پرۆگرامەکە کردو یەکێک لەوانە دکتۆر ژیان خەلیلە پسپۆری نەخۆشیەکانی مامکە هەر پرسیارێکتان هەیە سەبارەت بە نەخۆشیەکانی مامەک دەتوانن ئاراستەی دکتۆرە ژیانی بکەن و لە هەمان کادا دکتۆرە گۆران محێدینمان لەگەڵە بێت ئەویش پسپۆری هەناوی و دڵە پەیوەندیەکمان بۆ هات باس لە نەخۆشیەکانی هەناویە کرد هەر پرسیارێکتان هەیە ئەتوانن پەیوەندی بکەن و پرسیارەکانتان ئاراستەی دکتۆرە گۆران بکەن و ئەوش تا بتوانێت وەڵامتان بداتەوە وەسپاس بۆ ئێوە هەتاکو ئێستا بینەرمان بوون هیوەخوازین تەندروست باش بن و پابند بن بە ڕێنماییەکانی هێزەکانی ناوخۆ و هێزە تەندروستیەکان یاخود بڵێن ئەوانی کە بەشی پزیشکان هەر ڕێنماییەکتانەدەن دڵنیا بن لە پێناو پاراستنی ئێوە و سەلامەتی ئێوەدایە وەسپاس بۆ هەموو پەیوەندیەکانیش هیوەخوازین کە توانی بێتمان وەڵامی یەک بەیەکی پەیوەندیەکانتان بدەینەوە هەتاکوی ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی باپابند بین بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شادە بینەوە ئێوارێکی خۆش و تەندروست باش بن.